بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت کاتژمێر چواری تەواو و ڕۆژێکی نوێیە لە پێشکەشکردنی مۆندیال شۆ لەگەڵ محەممەد ئیبراهیم. ئازیزانم ئەمڕۆژ سەبارەت بە بڕگە و بابەتەکانی تایبەت بە مۆندیال کۆمەڵێک پرسی گرنگ و کۆمەڵێک بابەتی گرنگ پێێتەوە تاوتوێ دەکەین و هیوادارم لە تەواوی بڕگە و پرۆگرامی ئەمڕۆ لەگەڵما من تاوی چێژێکی تایبەت لا بەرنامە و بابەتەکانی ئەمڕۆ وەرگین. دەچمە سەر بابەتەکانی ئەمڕۆ ڕاستەوخۆ بە سەردێڕەکان دەست پێ دەکەم. ئەمڕۆ ئێمە باسی چی دەکەین و لەبارەی چیەوە دەدوێن لا بەرنامەی ئەمڕۆماندا باس لەوە دەکەین جارێکی دیکە ئێمپاپێ و هەڵبژاردەی فەڕەنسا ڕیکۆردێکی دیکەی تایبەتی تۆمار دەکەن باکەوە باز لەو ڕیکۆرداناکەین. مۆندیال شۆ باشترین پێگاتەی خۆی بۆ قۆناغی سیودی و مۆندیال ڕدەگەێنێت. ئێستا ئێمە گەیشتونەتە قۆناغی 16ی مۆندیالی و دوو یاریش لە قۆناغی 16 بەڕێوە چۆ دوو تیم گەیشتونەتە قۆناغی یەشتی، بەڵام ئێمە پێگاتەی قۆناغی سیودی و ڕدەگەێنین پاش کۆتایەتنی یارەکان. خۆتان شەوی ڕابردوو قۆناغیش دەست پێ کرد. ئەم شەو بەرازیل و نەرویج یاری دەکەم. بەرازیل لەبەردەمگرێت کوێرەی بردنەوە لە نەرویج، باسێکی مێژووی لەسەر و پێکەوە باسیەکەین. سکۆتلندیەکان بە جل و خوریەوە بەشداریان لە مۆندیالێکدا کردووە. ئەمیش بە سەراتێکی خۆشی مۆندیالیە کە ئەچی تۆپی سکۆتلندا یاریزانەکانی خسۆتە دۆخێکی سەختەوانێ و ناچاریان کردوون بۆی بە شێوکی جیاواز لە مۆندیالە بەشداری بکەن کە تووشی شکستێکی گەورە بن و دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژ کە بێگومان بە هەموو کات و هەموو ساتێ ئێمە باسێک لە دەنگۆکانی مەرکاتۆی ڕۆژ دەکەین و لامان گرنگە و پێکەوە قسێکی تاویش لەسەر مێرکاتۆی ڕۆژ دەکەین. سەرەتاش دەچمە لای یاریەکان وەکو ئاگادارن دوو یاری لە قۆناغی چارەکی یاخود لە قۆناغی 16ی مۆندیالی بەڕێوەچۆ با بچینە لای یاریەکان و دواتریش دەچنە سەر بەرگە و بابەتەکانی تایبەت بە ئەمڕۆمان. یەکەم یاری قۆناغی 16ی مۆندیالی بە چی دەستی پێکرد؟ بە ڕوبەڕووبوونەوەی هەڵبژاردەی مەغریب و کەنەدای میواندار دەستی پێکرد کە مەغریب بە 3 گۆڵی بێ وەڵام سەرکەوتنی بەسەر کەنەدای میوانداردا تۆمار کردی. یەکەم هەڵبژاردە لە 3 هەڵبژاردە میوانداری کێرەکەی مۆندیال ماڵاوایی کرد کە هەرێکە لە ئۆناحی یاریزانی جیرۆنا و هەروە سوفیان ڕەحیمی خاوەنی 3 گۆڵەکەی مەغریب بوون. لە یاریەکی هاوشێوەی فیلمی سینەماییدا یاریکی زۆر جیاواز، زۆر کواڵیتی جیاواز، زۆر ڕێگی جیاواز، فەڕەنسا بە تاکە گۆڵێکی کیلیان ئمپاپێ کە بە لەدانی سزا تۆماری کرد توانی بە سەرکەوتن بەسەر پاراگوای تۆمار بکات. کام یاریە قسە و باسێکی زۆری بە دوای خۆی داڵگرت، بەڵام ئەوان شارەزای پاراگوای نەبوون و من لە مێژی شێمە باسمان کردو هەم لە گفتوگۆی دەرو یاریگا باسمان لەو شێوازیاریە کرد کە پاراگوای پەیڕەوێ کرد، بەڵام فەڕەنسا چۆنێک بێت بە گۆڵێکی بێوەڵام ڕێگەی سەرکەوتنی دۆزیەوانێ. کۆمەڵی ڕووداوگەلی زۆر هەبوون لە میاریەدا، کۆمەڵی ڕەفتاری زۆر خراپ هەبوون لە میاریە، بەڵامی تر بارودۆخی یاریەکانە هەر تیپە و بە ستایلی خۆی و بە جۆری خۆی یاریەکە. ئێمە لەگەڵ ستایلیەوەین کە بەڕۆحیەتەوە یاریکرێ، ئێمە لەگەڵ ستایلیەوەین کە ڕێگە نەدەی باسانی یاری بکرێ، ئێمە لەگەڵ ستایلیەوەین کە ئاساییە توندی ژیاریکەی بەڵام مەترسی لەسەر یاریزان دروست نەکەی، ئاساییە بە شەڕەنگێزی یاریکەی وەڕکابەری یاریکەی و هاوشێوەی جەنگ یاریکەی، چونکە تۆپی پێ جەنگە، بەڵام ئاسایی نییە بە نائەخلاقیەوە یاریکەی، ئاسایی نییە بە بۆکسوەشان و بە شەقوەشانی عەمدی و بەڵام حەکەمێکی ئۆزباکستانیان بۆ یاریە دانابوو هەر یارەکەی تێگا بوو خۆی ئەمە دەرفەتیا بووە پاراگوای. تاوان با من بۆتان باسکەم پاراگوای لە پاش ئەو کارتە سوورەی بەرامبەر بە ئەلمیرۆن وەریگرت لە قۆناغی کۆمەڵەکان بەرامبەر بە تورکیا لە گەیمەکەم، ئەم شەقوەشانە لە پاراگوایەوە دەستی پێکردووە. یعنی ئاساییە تۆ شەتەح وەسشانن یان بۆ نمونە شەت حیلەی قاچ بەرێکەوەی عەزیەتی ئێمانەمووی زۆر زۆر ئاساییە، بەڵام شتی ناشرین شتی نائەخلاقی ناشرین لە نێو یاریگا ئەنجامی کە دوێنە پاراگوای هەموو ئەمانەی ئەنجامدا، بەڵام لە کۆتاییدا فەڕەنسا هەر لەو بربەستە ڕزگاری بوو و توانی بە گۆڵێکی کیلیان ئمپاپێ سەرکەوتن تۆمار کرد. هەر ڕاستەوخۆ لە دوایەمە ئەچمە سەر تەوەری بابەتەکەم و تەوەری یەکەم دەست پێ دەکەم کە چییە؟ پاش سەرکەوتنەکەی پاراگوای فەڕەنسا کۆمەڵێک ئامار و داتای تایبەت بە خۆی دەستەبەر کرد لە میارێدا کە لەگەڵ یاکیلیان ئمپاپێم ئامار و داتایان بەردەکەوێت. پاش چییە؟ پاش سەرکەوتنەکان بەرامبەر بە هەڵبژاردەی پاراگوای. تاوانۆکو باسیشمان کرد یارەکانی ئەم شەو دوو یاریمانەیە، کاژمێر 11 بەرازیل و نەرویج، چوارەوە
ئینگلتەرا و مەکسیکیش کاژمێر سی بەرەبیان ئەمەم دو یاریان کەم دوو تیپەش تەوان فەرەنسا و مەغریب لە قۆناغی چارێکی کۆتایی ڕوبەڕوویەک دەبنەوە بەرازیل و نەرویجیش کە یاری دەکەن براوەکان بەرامبەر بە براوی ئینگلتەرا و مەکسیک یاری دەکەن ئەم شەو چاوەڕێی دو یاری بە چێژ و بەهێزین کە لە مۆندیالی ئەم ساڵدا ببین. ئامارەکانی فەرەنسا پاش سەرکەوتنەکەیان لە پاراگوای طبعاً سەرکەوتنی فەرەنسا بەرامبەر بە پاراگوای سەرکەوتنێکی مێژوویە جارێکی دیکە پاراگوای گەیشتەوە قۆناغی شانزەی مۆندیالی بەڵام جارێکی تر بەبێ گۆڵ چوە دەرەوە وەکو قۆناغی دووەم پاراگوای بەرامبەر ئەڵمانیا و ڕیکۆردەیشکان کە گۆڵی بەرامبەر ئینسیسیۆ گۆڵەکەی بەرامبەر بە ئەڵمانیای تۆماری کرد ئەوەی یەکەم گۆڵی پاراگوای بوو لە قۆناغی کرانە دەرەوە لە مێژووی مۆندیالەکانە بەڵام وەکو قۆناغی شانزەی مۆندیالی پاراگوای ئەگەرچی چەند جارێک سەرکەوتنی بە قۆناغی شانزە تۆمار کردو بەڵام هیچ گۆڵێکی تۆمار نەکردووە و فەرەنسا دوای مۆندیالی ساڵی 1998 جارێکی دیکە هەر بە گۆڵێکی بێ وەڵام لە پاراگوای بردەوە چونکە من بیرمە ساڵی نەوەشتی ڕوبەڕوویەک بوونەوە یاریکی زۆر بەهێز بوو و لۆران بلان کە ئەو کاتەی یەکەم گۆڵی ئاڵتونیش بوو تۆماری کرد کە بەرامبەر بە پاراگوای گۆڵەکەی چیلاڤێر تۆماری کرد کە فەرەنسا بە تاکە گۆڵێکی بێ وەڵام یارەکەی بردەوە. ئامارەکانی فەرەنسا دوای بردنەوە لە پاراگوای فەرەنسا سەرجەمیارەکانی لەم مۆندیالەدا بردوێتەوە کە فەرەنسا هەر پێنج یارەکەی خۆی لەم مۆندیالەدا بە سەرکەوتن تۆمار کۆتایی پێێناوە کە ئەمەش هاوشێوەی ساڵی 1984 یۆرۆیە کە فەرەنسا توانی لەو یۆرۆیەدا پێنج سەرکەوتنی یەک بە دوایەکدا تۆمار بکات فەرەنسا هەشت دیاری کۆتایی خۆی لە قۆناغی شانزەی مۆندیالی بردوێتەوە واتە کۆتا هەشتەمین جار کە فەرەنسا گەیشتۆتە قۆناغی شانزەی مۆندیال کەم جارە بۆ بە قۆناغی سێم بەڵام لە ڕابردوو قۆناغی دووەم بووە لە کۆتا هەشجار کە فەرەنسا گەیشتۆتە قۆناغی شانزەی مۆندیالی هەر هەشجارەکە سەرکەوتنی تۆمار کردووە بووە پاشای بردنەوەکان لەم قۆناغەدا کە دوایین جار کە لەم قۆناغەیە دەرکرابێ کاتێک فەرەنسا گەیشتۆتە قۆناغی دووەم و دەرکرابێ وی فەرەنسا خۆتانزان چەند ئەنجامێکی مۆندیالی 2010 قۆناغی کۆمەڵەکان ماڵاوای کرد مۆندیالی 2002 قۆناغی کۆمەڵەکان ماڵاوایی کرد و پێشتری ژیانی ئەمە منجامانەیە بۆ بەڵام دوای هەمین جار کە گەیشتۆتە قۆناغی شانزە و لەو قۆناغەیە دۆڕا و ڕوبەڕوویش کساتوەتەوانەکەی بووە مۆندیالی ساڵی 1934 بۆ بەرامبەر بە نەمسا وەکۆی گشتی فەرەنسا هەشت یاری لە ئەمریکا ئەنجام داوە لە خاکی ئەمریکا و سەرجەم هەشت یاریەکەشی بردوێتەوە فەرەنسا بە تۆمارکردنیەم تاکە گۆڵەی ئەمپاپێ بووە خاوەنی 150مین گۆڵ لە مێژووی مۆندیالەکانە واتە لە ساڵی 1930ەوە کە مۆندیال دروست بووە تاوەکو ئەم خولەکە فەرەنسا 150 گۆڵی لە مۆندیالدا تۆمار کردو بەمەش بووە چوارەم هەڵبژاردە لە جیهاندا لە دوای کێ لە دوای بەرازیلی پادشای مۆندیال و لە دوای ئەڵمانیا و دواتریش لە دوای ئەرجنتین و پێش ئیتالیاکە بە تەواوەت فەرەنسا حەڤە پێناڵتی خۆی لە هەموو پاڵەوانتەکاندا بە سەرکەوتووی تۆمار کردووە واتە دوامین لە پاڵەوانە تێفەرمیەکان فەرەنسا حەڤە پێناڵتی خۆی لە دوامین پاڵەوانتەکاندا بە سەرکەوتووی جێبەجێ کردووە تام حەڤە پەنارتیە لە سەرەکەی کە بۆ فەرەنسا دروست بووە لە کۆی گشتی پاڵەوان تێفەرمیەکانە فەرەنسا هەر حەڤدەیانی گۆڵی تۆمار کردووە کە سیانزەیان لەلایەن کیلیان مپاپێەوە جێبەجێ کراوە و توانیوێتی سەرجەمیان گۆڵ تۆمار بکات ئەچمە سەر ڕیکۆردە تاکەسیەکانی ئەستێرە و یەکەمی و کاپتنی هەڵبژاردەی فەرەنسا و یەکێک لە باشترین یاریزانەکانی ئەم مۆندیالە تاوەکو ئێستا ئامارەکانی ئەمپاپێ گەیشتە تۆمارکردنی 19 گۆڵ لە مۆندیالدا ڕاستەوخۆ گۆڵکاری مۆندیالی یەکلا دەبێتەوە لە نێوان ئەمپاپێ و مێسی ئیتر کامیان زووتر ماڵاوایەکەن کامیان و هەم ڕیکۆردی گۆڵکاری مێژووی مۆندیالیش هەر لە نێوان ئەمپاپێ و مێسی یەکلا بێتەوانێ قورسە لەو دوانە تێپەڕ بێ هەروەها ئەمپاپێ ڕیکۆردێکی دیکەی تۆمار کرد کە بۆ یەکەم یاریزان کە خاوەنی 11 گۆڵ بێ لە قۆناغی یەکلاکردنەوە یاخود لە قۆناغی دەرکردندا کاتێک تیپ قۆناغی کۆمەڵەکان تێپەڕێنێ یەتە قۆناغەکانی یەکلاکردنەوە تاوان خۆ دەزانن ئەمپاپی 3 مۆندیال لە بەشدارە ئەمپاپی 5 مۆندیال و 4 مۆندیالۆمان نە ئەمپاپی 3 مۆندیال لە بەشدارە 2010 2022 2026 و تاوەکو ێستاش لە پاڵەنتێکە بەردەوامن ڕیکۆردی 11 گۆڵی قۆناغی یەکلاکەرە و قۆناغی کرانە دەرەوەی هەیە کە ئەمەش ڕیکۆردێکی تایبەتە و هەروەها ئەمپاپێ گەیشتە 103 یاری نێودەوڵەتی ژمارەکەی دیدیە دیشامپی ڕاهێنەری ئێستەی هەڵبژاردەکەی وەکو یاریزان لە هەڵبژاردەی فەرەنسا یەکسان کرد ینی کۆمەڵە ڕیکۆردی تایبەتی تیا بوو بۆ ئەمپاپێ شەوی ڕابردوو هەروەها بە ئەنجامدانی 19 یاری مۆندیالی 19 یاری مۆندیالی ئەمپاپێ
ژمارەکەی گریزمانی یەکسان کردەوەکەویش 19 یاری لەگەڵ فەڕەنسا بەشداری مۆندیالی کردووە و هەروەها دیدیە دیشام ڕانەری ئەم هەڵبژاردەیەش گەیشتە دەبرنەوە لە قۆناغ یەکلاکەرەوەکانی مۆندیالدا کە ئەمە ڕیکۆردێکی تایبەتە بە دیدیە دیشام کە هیچ ڕاهێنەرێک لە مێژووی تۆپی پێدا هێندی دیدیە دیشام لە قۆناغی یەکلاکەرەوەکان لە قۆناغی دەرکردنی مۆندیالیا هێندە ڕێژەی سەرکەوتنی تۆمار نەکردو کەواتە سەرکەوتنەکەی فەڕەنسا لە پاراگوای هەر سەرکەوتن نەبوو لەو جەنگە بەڵکو کۆمەڵی ڕیکۆردی تایبەتی تیابوو بۆم هەڵبژاردانە و وەکو دەبینن مەسیش هەر یاریە و گۆڵ یعنی کە گۆڵێک تۆمارەکە ئەمە ناچاری نەم ڕیکۆردانە لەبیر نەکەینەوە بێ بەردەوام باسی بکەینەوە چونکە ئەمانەمە ڕیکۆردی مۆندیالین ڕەنگە هەنێ ڕیکۆردیان هەر بمێنێتەوە جارێکی تر باز نەکرێت و هەنێ ڕیکۆردیشان هەر ڕەنگە هەر لە بەردەواماوێت بەڵام ئەوەی لەبەر چاومان ڕوونە ڕیکۆردەکانی مۆندیالی بە ناوی مێسی و ئەمپاپێ دەمێنێتەوە بەڵام لە کۆتاییدا بۆ چێ دەبێت نازانین ئێستا ڕیکۆردەکانی مۆندیالی هەمووی لای مێسیە ئەوەی کە ڕکابەری دەکات و ئەوەی کە بە دواوێتی ئەمپاپێ بەڵێ ئەمپاپێ چەند ڕیکۆردێکی تایبەتی مۆندیالیشیە تایبەت بەخۆی بەڵام زۆربەی زۆر ڕیکۆردەکانی مۆندیالی لە لای مێسیە. تەبا نازیزانم ئێمە قۆناغی 32 مۆندیالی بە کۆتا هات لە قۆناغی 32 ئێمە کۆمو قۆناغەکان کە پاش یاری یەکەم پێگاتەمان بۆ ڕاگەیاندن پاش یاری دووەم پێگاتەمان بۆ ڕاگەیاندن یاری قۆناغی کۆمەڵەکانیش پێگاتەمان بۆ ڕاگەیاندن ئێستا مۆندیال شۆ پێکاتی نمونەی خۆی بۆ قۆناغی 32 مۆندیالی ڕادەگەێنێت پێگاتەکەمان چۆنە دیۆگۆ کۆستا وەکو گۆڵپارێز هەموو دەپرسن ئێستا بۆ دیۆگۆ کۆستا ینی ئێمە گۆڵپارێزی ترمان هەبووە لەوانە ڤۆزینامان هەبووە لەوانە ئۆرلاندۆ خێڵمانە بۆ لە هەڵبژاردەی پاراگوای کە ڕزگار کرد بۆ لەوانە مانیانمان هەبووە بە کلینشی تەوانێ بەڵام من بە یەک دێڕی چوک تێتەگەێنم بۆ دیۆگۆ کۆستایتیا لەبەرەوەی دیۆگۆ کۆستا نەبووایە پرتوگال ئێستا ماڵاوایی لە مۆندیال کردبوو کە هیچێک لە هەڵبژاردەکانی کەوک و پاڵێوراوناوێنراوە ئەگەر ئەو ئاستە نەبووە کە دیۆگۆ کۆستا بەرامبەر بە هەڵبژاردەی کرواتیا پێشکەشی کرد ئێستا پرتوگال ماڵاوی کردبوو بۆیە من وەکو باشترین گۆڵپارێز دیۆگۆ کۆستام دیاری کردووە کە بە دڵنیای لای من باشترین بۆ لەبەرەوەی ڕزگارکەری وڵاتەکەی بۆ کە لە مۆندیالدا بەردەوام بێت وەکو بەرگری کارەکان مارک کۆکۆریا لە هەڵبژاردەی ئیسپانیا کە خاوەنی 2 ئەسیست بوو بەرامبەر بە نەمسا و یەکێک بوو لە باشترین یاریزانەکان و زۆرترین ڕاکردن و زۆرترین بەشداری و زۆرترین خۆتزیینەوە لە بەرگریکارانی تیپی ڕکابەر کە 2 ئەسیستی گۆڵەکانیشی تۆمار کرد بۆیە لای من مارک کۆکۆریا وەکو تەمان من هەر پلانی 4-2-3-یەکیش لەم قۆناغە شاریەکەم ئەگەرچی گۆڕانکاریم لە شوێنی یاریزانە کردو بەڵام لەبەری پێگاتەکەم بگونجێنم بە پێ و توانایی کە هەیە مارک کۆکۆریا بە تۆمارکردنی 2 ئەسیست لای من وەکو باڵی بەرگری چەپ لە پێگاتەکەمدا دیاری کراوە لیساندرۆ مارتینێس لە هەڵبژاردەی ئەرژەنتین کە لە یاری بەرامبەر بە کاپ ڤێردی ئەسیستی گۆڵەکەی مێسی کرد بە شێوەیەکی ناوازە و هەروەها لە کاتی زیادکراودا گۆڵی دووبەیەکی بۆ ئەرژەنتین کرد لە دۆخێکی قورسی ئەرژەنتینە بۆیە ئەمە جگە لە پلەگەڵەوەی پێشم وایە لە ئەرکە بەرگریەکەشیدا تا ڕادەیەک سەرکەوتوو بۆیە لای من لیساندرۆ مارتینێز وەکو یەکێک لە باشترین بەرگریکارەکانی قۆناغی 32 دیاری کراوە ئەیسا دیۆپ لە هەڵبژاردەی مەغریب کە بەرامبەر هۆڵندا ئاستێکی بەرزی پێشکەش کرد لەوەی کە نەیەژ هۆڵندا مەترسی هیچ مەترسێکی گەورە لەسەر گۆڵەکان دروستە ڕاستە هۆڵندا گۆڵی تۆمار کرد بەڵام مەترسیەکانی هۆڵندای زۆر کەم کردبەوە جگەلەوەی خۆشی گۆڵی یەکسانبوونی مەغریبی تۆمار کرد بۆیە ئەیسا دیۆپ وەکو یەکێک لە باشترین بەرگریکارەکان لە پێگاتەی مندا جێگەی بۆتەوە و پیدرۆ پۆڕۆش لە ڕیزی هەڵبژاردەی ئیسپانیا کە بەرامبەر بە نەمسا گۆڵێکی تۆمار کرد و لامان کاداسێکی بەرزی پێشکەش کرد و بە شێوکی زۆر باش سەرکردایەتی باڵەکەی کرد لەوەی کە لە بەرگریکاری باڵی ڕازڕۆڵی جێڕا بۆیە پیدرۆ پۆڕۆ لە باشترین پێگاتی مندایە یۆری تیلیمانس پاش تۆمارکردنی سەرکەوتنە مێژوویەکەی هەڵبژاردەی بەلجیکا بەرامبەر بە هەڵبژاردەی سەنیگال کە گەڕانەوەیکی مێژووی بوو یۆری تیلیمانس کە لەو یاریەدا 2 گۆڵی تۆمار کرد و ڕۆڵێکی سەرەکیە بوو لە گێڕانەوەی بەلجیکا بۆیە وەکو یەکێک لە باشترین ناوەندەکان و باشترین یاریزانەکان لە پێگاتی قۆناغی 32 مۆندیالی دیاری کراوە ئەو یەکسەر نووسیانەی کوانیسی کاکەیجان من دوای قەرەباڵغی ناکەم لە قۆناغی 32 لای من لە پێگاتی باشترین یاریزانە جێی نابێتەوە
ڕۆناڵدۆ گۆڵی کردو مێسی گۆڵی کردو کەیفی خۆیەتی من بۆ هاندەریش ناکەم من بە واقعیەتی 11 یاریزانی باشی شەکەم کە ڕۆڵێکی گەورە و کاریگەریان هەبوو بۆ تیپەکە یەگەرە و نەبووە تیپەکەی نییە برداوانێ من بەم جۆرەی شەکەم بەڵام مێسیشم لە یاد نەکردو پێم وایە هەر ئاسێکی باسشی پێشکەش کردو بەڵام لای من ئەم یاریزانانە وەکو پێگاتەی سەرەکی لە مێسی باشنەوە مە قۆناغی 32 بە ئاگادار بن قۆناغی 32 مۆندیالی واتە یارەکانی ئەو تیپانەی کە پێشکەشیان کرد کە لەگەڵ ما بن باسنان بۆەکەم یۆری تیلیمانس بەو یاریەی بەرامبەر بە هەڵبژاردەی سەنیگال کردیوە کوتمەکو باشترین ناوەندەکان ئیمام عاشور کە یاریزانی هەڵبژاردەی میسرە تامان خۆ دەزانن میسر یەکەم جارە لە قۆناغی 32 مۆندیالی بەشداری کا قۆناغی دوم ئیمام عاشور گۆڵێکی تۆمار کرد و ئاسێکی بەرزی پێشکەش کرد و ڕۆڵێکی باشی گێڕا لەوەی کە میسر بتوانێت یاری ڕابگرێت لەگەڵ ئوسترالیا بۆیە هەمووکەوەی میسر کە یەکەم جارێتی وەمە و ئاستی خۆشی و هەم گۆڵ تۆمارکردنیشی ئیمام عاشور لە باشترین ناوەندەکانی مناجەی دەبێتەوە ئەمپاپی پێویست ناگا باسی کەم بەرامبەر بۆ ئاستە بەرزی بەرامبەر بە سوید پێشکەشی کرد کە دوو گۆڵی تۆمار کرد و هاوکارێکی باشی هاوڕێکانی کرد لە یارەکەی سویدا ئەمپاپێ یەکێک لە باشترین هێرشبەرەکان ئۆیارزەباڵ کە خاوەنی دوو گۆڵ بوو بەرامبەر بە نەمسا بە هەمان شێوە لە پێگاتەکەی مناوەکو یەکێک لە باشترینەکان جێگەی بۆتەوە کینینۆس پاشەوەی سەرکردایەتی هەڵبژاردەی مەکسیکی کرد بۆ بردنەوە لە هەڵبژاردەی ئیکوادۆر و گۆڵێک و ئەسیستێکی لە یارەکەدا تۆمار کرد وەکو یەکێک لە باشترین هێرشبەرەکان لای خۆم دیاری کرامەوە لە پێگاتەی 4-3-1دا کە دانانی چینۆسی ژۆکو پێ وتن لە یاری بەرامبەر بە ئیکوادۆرە گۆڵێکی تۆمار کرد ئەزیزەکانم ئۆناحی لە یاری دوێنەیە گۆڵی تۆمار کردو ئەزیزەکانم ئەمە باشترین پێکهاتەی قۆناغی 32 واتە با بە یاریزانەکانە پێتان بڵێمەوە کۆستا بەرامبەر بە کرواتیا کۆکۆریا بەرامبەر بە نەمسا مارتینێز بەرامبەر بە کاڤێردی دیۆ بەرامبەر بە هۆڵندا پۆرۆ بەرامبەر بە نەمسا تیلیمانس بەرامبەر بە سەنیگال ئیمام عاشور بەرامبەر ئوسترالیا ئەمپاپێ بەرامبەر سوید ئۆریازەباڵ بەرامبەر نەمسا چینینۆس بەرامبەر بە ئیکوادۆر و هاری کین وەکو یاریزانی هێرشبەر لە نێو پێگاتەکەمدا دیاری کراوە پاش ئەو گەڕانە مێژوویەی کە بۆ ئینگلتەرای دەستەبەر کرد بەرامبەر باڵبژاردەی کۆنگۆی دیموکرات کە هەمووتان دەزانن هاریکەین لەم یاریەدا سەرکردایەتی ئینگلتەرای کرد بە دوو گۆڵی جوودی تاکە کەسی خۆی کە ڕۆڵێکی گەورەی هەبوو لە گەڕانەوەکەی ئینگلتەرا لەوەی کە ئینگلتەرا بتوانێت گۆڵی یەکسام و نوێر گۆڵی سەرکەوتن تۆمار بکات بۆیە پێکاتی 11 یاریزانی من پێگاتووە لەم 11 یاریزانە کە باشترینەکانی قۆناغی 32 بوون بۆ یەدەگەکان طبعاً خۆتان نەزانن ئۆرلاندۆ جێڵ ڕۆڵێکی کاریگەری بینی لە یارەکەی ئەڵمانیایە کە لە هەم لە لێدانە سزاکانە لەمەکاتی یارەکەی و ڕۆڵێکی سەرەکیە بوو لە سەرخستنی پاراگوای بۆ قۆناغی 32 بەڵام سێریکە دەکرا من ئۆرلاندۆ خێڵم کردا بە پێگاتی سەرەکی بەڵام سێریکە ڕاستە و خۆ دیۆگۆ کۆستا بە حکمی گەورەیەتی تری پورتوگال لە بەروی پورتوگال و کۆیچە پاڵێراوەکاندانە من بڕوام وایە ئەگەر کۆستا نەبوایە ئێستا ئێمە باسی پورتوگالمان نەکرد لە مۆندیالای و پورتوگال ماڵاوایی کرد بوو بۆیە کۆستام لە پێگاتی سەرەکی دانەوە ئۆرلاندۆ خێڵم کردوتە بە گۆڵچی یەدەک سەبارەت بە بەرگریکار کابرال بەرگریکارەکە هەڵبژاردەی کاڤێردیە کە پێشتری یاریزانی بەنفیکا بۆ لای جۆزێ مۆرینۆ و هەروەها ئەم ساڵیش تویانی باشەکشێری تورکی یاری کردووە کابرال وەکو یەکێک لە باشترین باڵەکان وەکو بەرگریکاری باڵی یەدەک دامناوە خۆتان زانێمە کۆمەڵە یاریزانمان هەبوو ئاسێکی بەرزی پێشکەش کردو بەڵامی تر هەر ئەوەندە جێ دەبێتەوە داڤینسۆن سانچێز پاژە و یاریە ئاسبەرزەی کە بەرامبەر بە غانا پێشکەشی کرد لە سەرکردایەتیکردنی هێڵی بەرگری کۆلۆمبیا داڤینسۆن سانچێزیش وەکو یەکێک لە باشترین بەرگریکارەکان دامناوە بەڵام لە پێکاتی یەدەگمایە ئەشرەف حەکیمیش بە ئامان شێوە بەرامبەر بە هۆڵندا بە ئاسێکی بەرزەوە دەرکەوت بۆیە حەکیمیش لە نێو پێگاتی یەدەگی مندا جێ کراوەتانێ مایکل ئۆلیسێ پاش تۆمارکردنی دوو ئەسیست بە هەمان شێوە لە نێو پێگاتی مندا جێ بۆ تۆ لە پێگاتی یەکدەگەیە لیۆنێل مێسی پاشەوەی لە یاری ئەرجەنتین بەرامبەر بە کاڤێردی ئەگەرچی وەکو یعنی با من پێتان بڵێم بۆچی مەسی لە پێگاتی سەرەکی نییە وەکو ئامار و داتا خۆتان زانگۆڵ ئاسیستەکەش لابرا وەکو ئەسیستیاری ڕاستە باشترین یاریزانی یارەکە بووە وەکو ناویش هەر بۆ جوانی پێگاتەکەم جوانە گەر مێسی تابێ بەڵام با ئێمە یەکشت بڵێن لەم یارەدا ئەرجەنتین 120 خولەک یاری کرد وەکو جوڵە وەکو گەڕانە وەکو هاوکاریکردنی تیپ
مەسی و هاوشێوەی یاریەکانی ڕابردوو نەبوو. ئێوە خۆتان زانن ئێمە لە سێ پێگاتەی قۆناغی ڕابردوو هەرسێکی مێسیتیا بووە و مێسی وەکو باشترین یاریزانی پێگاتەی قۆناغی کۆمەڵەکانیش دیاری کراوە. بەڵام ئەمە بەرامبەر بۆ ئاستە بووە کە ئێمە بەناو میسیماندانە ناو لە بەرەوەی ناوی میسی و لە بەرەوەی هاندەر لێمان ڕازی بە بنووسی میسی نەخێر. ئێمە بە لێهاتووی و بە شایستەیی خۆی و بەرامبەر و ئاستی پێشکەشی کردو بەرامبەر ئەو ڕۆڵە کاریگەری کە هەی بووە بۆیە مێسیمان لە پێگاتەیە جیا کردوێتەوە و مێسیشمان کردووە بە باشترین یاریزانی قۆناغیەکە. بەڵام ئێستا نەخێر، ئێستا یاریزانی باشترمان هەبوو لە قۆناغی 32 مۆندیالی، بۆیە ئەم یاریزانە لە پێگاتەی سەرەکیمان و مێسیش بۆ پێگاتەی یەدەک و جۆن ئاریاس لە هەڵبژاردەی کۆلۆمبیا وەکو یەکێک لە باشترین یاریزانەکانی ناوەند وەکو یەدەگی ناوەند دیاری کراوە کە ئاریاسیش لە پێگاتەکەی جێ کراوەتەوانێ وەکو ئەوەی کە سەرکردایەتێکی بەڕێ سەرکردایەتێکی بێزی بۆ کۆلۆمبیا کرد بۆی کە هەڵبژاردەکەیان بگاتە قۆناغی 16ی مۆندیالی و بەم سەرکەوتنە شاد بێت. نە بەخوا شادەگیان بڕۆنۆ گیمارایشیش لێدەگی شوێنی نیە. من بەپێی ئەوەی کە بەخوا کەستان بەقەی من سەیری یاریەکانتان نەکردووە، یعنی ئەو با من پێتان بڵێم ئەگەر من بەس بە پاراگوایە ئەزانم ئێمە چەنە خۆمان تەرخان کردو بۆ مۆندیال و خەڵکیش چەنە خۆی تەرخان کردو بە مۆندیال. من لە دووەم یاری مۆندیالیەوە هاواری ئەو شەڕەنگێزیەکەم کە پاراگوای لە یاریەکان هایکە لە ئەکاونتی خۆم لە فەیسبووکم لە بەرنامەی گفتوگۆی دەرەوە یاریگە لە دووەم یاری پاراگوایەوانەیە من لەبەری بۆ من خۆم تەرخان کردو بۆ مۆندیال بۆ متابعی مۆندیالی و زۆربەی زۆری یاریەکانیشم بینەوەتوانم بڵێم لە زۆر کەس زیاتر بە پاراگوایشا بۆم دەرکەوت ئەو قسەی کە خۆم کردومە کەوتومە من زۆر زەیری یاریەکانی مۆندیالم کرد قسەکەی خۆم تەواوە چونکە تا خەڵک ئێستا باسی پاراگوایەکە من نزیک بە 12-13 ڕۆژە باسی پاراگوایەکەم ینی 12 ڕۆژە بێ من باسی پاراگوایەکەم هاواری پاراگوایەکەم کە چی یاریکی قێزەونەکە چی یاریکی شەڕەنگێزیەکە چی یاریکی ناشتینەکە خەڵک 12 ڕۆژ دوای من باسیەکە بۆیە دڵنیا بە لەوەی ئەم پێگاتەی کە من دامناوە هیچ عەتف و سۆزێکی تیا نییە بە حەقە و بەرامبەر بۆ ئاستەی کە یاریزانەکان پێشکەشیان کردووە و ئیتر ئاست و جۆریان بەم جۆرە دەرکەوتۆ بۆیە بە داوای لێبوردنەوە نەوەڵا شوێنێوی تیانە بووە. ئەکاونتە فێگەکان ئیتر بەخوا من هەر چاوەڕێوەتان لێکم تر خۆ هیچی تر من چاوەڕێ ناکەم ئەوە بۆ شتانە ئەڕوا لەبەی من چاوەڕێم هەر کات کۆیلێتەکە هاتۆتەم حاڵەتی بەم جۆرەی تۆ ئەویتیان لەبێ بم جۆرەیە بەڵێ ئێمە باشترین پێگاتی لای من ئەو ژێدەیەکانن لای من جێم کردو نەتوانێ ئەمە باشترین یاریکی خۆناغی 32 و هیچ شتێکی لەمە باشترین لەبەری من بۆ چاولێکەری و بۆ ئۆکتیڤ و بۆمە و بۆ ناوبانگ ئیش ناکەین ئەمە باشترین یاریزانەکانی من لە پێگاتەی قۆناغی 32 مۆندیالی تاوان قۆناغی هێشت ئەزانین ئەو کۆمەڵە یاری کراوە کە دوو یاریان بەڕێوە چون ئەم شیش دوو یاری گرنگ و گەورە بەڕێوە دەچێت ئەمە باشترین پێگاتی قۆناغی 32. بابەتێکی گرنگمان هەیە لەسەر ڕوبەڕووبوونەوەیشی ئەمشەو تاوان ئەمشەو ڕوبەڕووبوونەوەیکی زۆر تایبەتمان هەیە بۆکێ بۆ هەڵبژاردەی بەرازیل لە پێش هەموو شتێکە بمانەوە باسیکین ئەڵێن چی ئایا گرێکوێرەی بەرازیل بەرامبەر بە نەرویج دەکرێتەوە چونکە ئەمە ڕووداوێکی مێژوویە هەڵبژاردەی بەرازیل بردنەوەی لە مێژوویدا بەرامبەر بە هەڵبژاردەی نەرویج نییە کەواتە ئێمە ئەمشەو بۆ بەرازیل لەبەردەم یاریەکی مێژوویان بۆی کە بەرازیل ڕیکۆردێکی مێژوویی بنووسێتەوە دەچینە لای ئەوە و لای گرافیکەکان و دواتریش باسەکەمان درێژەی پێدەدەین پرسیارەکەش هەر وەکو پێم وتن بەم جۆرەیە ئایا بەرازیل گرێکچوێری نەرویج دەکاتەوە بۆ هەڵبژاردەی بەرازیل 4 جار لە مێژوودا ڕوبەڕووی هەڵبژاردەی نەرویج بۆتەوە 4 جواری ڕێک لە مێژوودا هەڵبژاردەی بەرازیل ڕوبەڕووی هەڵبژاردەی نەرویج بۆتەوە کە یەک یاریان فەرمیە یەک یاریان لە پاڵۆنتێکە فەرمیە کە ساڵی 1990 سێ یارەکەی ترسێکی دۆستانێ لەم 4 یاریەدا هەڵبژاردەی نەرویج لە 2 یاریاندا سەرکەوتنی تۆمار کردو بەسەر بەرازیلدا ئەنی لە 2 یاری سەرکەوتنی بەسەر بەرازیلدا نووسیوەتەوە لە 2 یاریشدا یەکسان بوون لە بەرامبەردا هەڵبژاردەی بەرازیل هیچ
سەرکەوتنێکی بەسەر نەرویجدا تۆمار نەکردووە هیچ سەرکەوتنێکی بەسەر نەرویجدا تۆمار نەکردووە بۆیە ئەم یاریە بۆ بەرازیل تایبەتمەندی گرافیکی دواتر لەسەر ئەم دوو یاریە طبعاً مێژووی ڕوبەڕبوونەکانی هەردوو هەڵبژاردە وەکو پێم وتن 4 یاریە لە مۆندیالی ساڵی 1998 لە قۆناغی کۆمەڵەکان هەردوو هەڵبژاردەی بەرازیل و نەرویج ڕوبەڕووی یەک بوونەوە کە سێم یاری قۆناغی کۆمەڵەکان بوو کۆمەڵەی یەکەمی مۆندیالی بوو بەڵێ ئەستە بیرەماتەوە کۆمەڵی یەکەمی مۆندیالی بوو بۆچی کۆمەڵی یەکەمی مۆندیالی بوو ئەو کات چۆن بوو مۆندیالەکان ئەو کات هەڵبژاردەیە کە پاڵەوانی مۆندیالی ڕابردوو بوو بێ بۆ ساڵی 98 کە من بۆ تاماسەکەم بۆ مۆندیالی داهاتوو پاڵاوتنی ناکرد ڕاستەوخۆ سەردەکەوتە مۆندیالە قیمەتی پاڵەوانبوونی وەرەگرت ئەمە خاڵی یەکەم خاڵی دووەم یاری ئیفتتاحی مۆندیالەکە هەڵبژاردەی میواندارەکە نەیەکرد بەڵکو ئەو هەڵبژاردەی کە پاڵەوان بۆی کرد کە یاریکردنەوەی مۆندیالەکەش بەرازیل و سکۆتلەندا بوو کە بەرازیل بە 2 گۆڵ بەرامبەر بە گۆڵە یارەکەی بردو هەردوو گۆڵەکەش سیزار سامپایۆ تۆماری کرد بۆیە ئەم یاریە لە کۆمەڵی یەکەمدا بوو سێم یاری قۆناغی کۆمەڵەکان بوو کە تێیدا نەرویج کۆی هەردوو یارەکەی پێشووی یەکسان بوو بەرامبەر بە مەغریب 2 یەکسان بوو بەرامبەر بە سکۆتلەندا 1 یەکسان بوو سێم یاری هاتە بەرامبەر بە بەرازیل نەرویج تەنها سەرکەوتن لە ڕێگەی بوو بۆی کە بگاتە قۆناغی داهاتوو چونکە بۆ مەغریب یاری کۆتایی بەرامبەر بە سکۆتلەندا بوو مەغریب بەرامبەر بە سکۆتلەندا وەکو پێم وتن یەکەم یاری 2 یەکسان بوو بەرامبەر بە بەرازیل 3 دۆڕانی سێم یاری مەغریب و سکۆتلەندا ڕوبەڕووی یەک بوونەوەنێ سەلاحەدین بەسیرە یاریە گۆڵێکی کرد ئیشام گۆڵێکی کرد بەخوا نازام گۆڵەکەی تری مەغریب گۆڵ چێکردی بەڵام ئەوەندە دەزانم هەر جێمی یەکەم مەغریب پێشکەوتنی بەرامبەر بە سکۆتلەندا تۆمار کردە و یاریە و مەغریب و یاریە بە 3 گۆڵی بێ وەڵام لە سکۆتلەندای بردەوە کەواتە مەغریب پلەی دووەمی گروپەکەی گرتە دەست وەلەو کاتەشدا لە خولەکی هەفتاوەش هەڵبژاردەی بەرازیل گۆڵی پێشکەوتنی تۆمار کرد بەڵام چی ڕوویدا سیناریۆ دراماتیکە خراپەکە ڕوویدا کە دۆخەکە تەواو پێچاوانە بوانێ هەڵبژاردەی نەرویج لە خولەکی 83 لە ڕێگەی تافلۆوە گۆڵی یەکسانبوونەوەیان تۆمار کرد کە ئەو کاتە تافلۆ هێرشبەری یانی چەڵسی بوو و یەکێ بوو لەو یاریزانەی کە باڵایەکی بەرز و ڕۆڵێکی یەکلاکردوی بوو لە ڕێی تۆپە بەرزەکانەوە بابەتەکان یەکلاکردەوە و چیتل ڕێکداڵ لە ڕێگەی لێدانی سزاوە گۆڵی دووەمیشی بۆ نەرویج تۆمار کرد بەمەش نەرویج بردنەوەیکی مێژووی لە یاری فەرمیە بەسەر بەرازیلدا تۆمار کرد و کۆی خاڵەکانی گەیاندە 5 خاڵ بۆی ئەوەی ئەم سەرکەوتنی بەسەر بەرازیل تۆمار کرد مەغریب لەم کۆمەڵەیەدا سەر نەکەو کەمەژێکێک بوو لە ڕووداوە ناخۆشەکانی مۆندیالی 98 کە من خۆم بیرمە بە دیارە و یاریە شۆخەفەتێکی زۆرم بۆ مەغریب خوارد چونکە خۆشەویستیم بۆ مستەفا حاجی و یاریزانەکانی مەغریب هەبوو کێکیش لەو یاریزانانە سەلاحەدین بەسیر بوو منێ سەر یادەوەریەکەم لە بەرچاوە و بردنەوەکە پاژەم سەرکەوتنەی نەرویج بەسەر بەرازیلدا و گەیشتنی نەرویج بە قۆناغی دووەمی مۆندیالی بردنەوەکە کرا بۆنەیەکی نیشتیمانی لە وڵاتی نەرویج گرافیکی دواتر وەکو پێم وتن ئەو کاتە تاکتیکی ئێگەڵ ئەڵسنی ڕانەری نەرویج چۆن بوو بەرگری توندی ناوچەی بوو لەگەڵ تۆپی درێژە طبعا لەسەر ئەو بابەتانە کۆمەڵێک بابەتی تر هەیە کە لەم یاریەدا ڕوبەڕوو بۆتەوانێت طبعا ئێمە باس لەوەیە کرێ ڕۆبەرتۆ کارلۆس لە یەکێک لە قسەکانی بە تافلۆ دەڵێت لەو یاریەدا وەکو تەنزێک پێی دەڵێت کە تۆ بۆ ناچی یاری باسکە بکەی تۆ یاری تۆپی پێیان نەوتوە بەڵام ئۆڵسن لەم یاریە پشتی بە بەرگریەکی تون بەس و پاسی درێژ بۆی مەترسی لەسرە سێرەکانی وەک بەرازیل کەم کاتوە ئاین تۆپ لە عەرزانە بێت چونکە بە تۆپ لە عەرز بوونا تۆ لەگەڵ سەماکارەکانی سامبایە دۆخەکە زۆر قورسە بێ بوت بەڵام هەمیشە هەوڵ لێدا تۆپ بە ئاسمانەوە بێت تۆپی بەرز دەکردەوە بە تایبەتیش تۆپ ناردر بێرژبەرەکان لە ڕێگەی تۆپی بەرزەوانێ وەکو پێم وتن ڕۆبەرتۆ کارلۆسی ژوە گاڵەتەکردنێک بە باڵای یاریزانەکان باسی لەوە کردووە کە بە تافلۆڵێ دەبووە تۆ یاریزانی یاری باسکەت کردە تێناگەم چۆن یاریزانێکیەوە بێمارە دەبێت یاری تۆپ پێ بکات بەڵام نەرویج هەر بەو باڵا بەرزانە توانی سەرکەوتن بەسەر بەرازیلدا تۆمار بکات و بابەتەکە لێرە لەوەیە ئەو سیاری تر کە بەرازیل و نەرویج کردویانە لە ساڵی 1970 بەرازیل و نەرویج بە گۆڵێک یەکسان بوون ساڵی 1990 پێشەوە مۆندیالە نەرویج جارێکی تریشی لە بەرازیل بردوێتەوە کە بە 4 گۆڵ بەرامبەر بە 2 گۆڵ لە بەرازیلی بردوێتەوانێ ساڵی 2006 بەرازیل و نەرویج جارێکی دیکەی دۆستانەیان کردووە کە هەردوو لە بە گۆڵێک یەکسان بوون
ئێستا پرسیارە گرنگەکە لێرە ئەوەیە کە دواهەمین ڕۆبەڕووبوونەوەی بەرازیل و نەرویج دەگەڕێتەوە بۆکەی دەگەڕێتەوە بۆ ساڵی 1998 دوای 28 ساڵ جارێکی دیکە ئەم دوو هەڵبژاردەی لە یاریی تری فەرمیا بە ڕوبەڕوویەک دەبنەوە و دووەم یاری مۆندیالیە کە ڕوبەڕوویەک دەبنەوە بەڵام ئەم جارەیان جیاوازە ئەم جارەوە نییە بەرازیل بدۆڕێ لە قۆناغی کۆمەڵەکانیش هەر یەکەمێکی یەکلا کرد بێتەوە نەخێر ئەم جارە قۆناغی دەرکرانە و قۆناغی چێستیارە بۆیە بەرازیل بە دوو ئامانجیارێکە بەرامبەر بە نەرویج و نەرویجیش بە ئامانجی جیاوازەوە یاریەکە و بەرازیل ئەوەی کە گرنگە بۆی دەوێت کۆتایی بۆ عقدە مێژوویە بێنێکە بەرامبەر بە نەرویج هەیەی و بە تێپەڕانی بربەستی نەرویج گەیشتن بە چارەکی کۆتایی مسۆگەر بکات کە ئەمەش بابەتێکی گرنگ دەبێت بۆ بەرازیل ئەوەی کە قسە هەیە لەسەر بەرازیل با من پێتان بڵێم ئەوەی کارلۆ ئەنشلۆتی بۆ بەرازیلی کردووە ئەتوانین ئێمە تا ئێستا بڵین تەنها جێڕانەوەی ڕۆحیەتە بۆم هەڵبژاردەی و شخصیتێک بۆم هەڵبژاردەی و بۆ یاریزانەکان گەڕاوەتەوە هیچی تر ئەرکی ڕاینەر من پێشتریش پێم وتون وێڵێمانێ ئەرکی ڕاینەر سەرکردایەتیکردنی تیپەکەتە تۆ هەچی پێکرد لە بەردەمدابێ دەبێت سەرپرشتیم تیپەکەی کاتێ بەرپرسیارەتیەک وەرەگری تۆ یا بەرپرسیارەتەکە وەرمەگرە یا کە وەرەگرت ئەبێ ئەرکەکە و جێبەجێ بکەیت چونکە ئیتر ئەرکت لەسەر دروستە بێ و دەبێت ئەم شتەوەکو خۆی جێبەجێ بکەیت بەسیترین حاڵەتی بەرازیل ئەنشیلۆتی ئەم شەو ئەبێ سەرکردایەتی بەرازیل کا بۆ بردنەوە لە نەرویج بۆ خاڵی یەکەم بۆی گرنگە و عقدە مێژوویی نەرویج تێپەڕن چونکە بەرازیل وەکو پێم وتن لە 4 یارە نەیتوانێت لە نەرویج بێتەوە خاڵی دووەم کە بۆی گرنگە ئەنشلۆتی بەرازیل ئەگەێنێتەوە ئەو شوێنەی کە لە مۆندیالەکانی ڕابردوو پێی گەیشتووە بەرازیل لە مۆندیالەکانی ڕابردوو لە دوای 2002 وانێ بەرازیل یەک مۆندیال چۆتە چوارگۆشەی زێڕین 6 هەشتی دەرکراوە 2010 هەشتی دەرکراوە 18 هەشتی دەرکراوە 22 هەشتی دەرکراوە تەنها چواردە لە خاکی خۆیان چۆتە چواری کەویش حاڵەتەکەی و نەخراب بوو لە چوارەکەی بە ئەڵمانیا و باوڵندا دۆڕا و پلی چوارەمی دەسەبەکە یانی حسێب کە تۆ لە بەسیترین حاڵەت دابێ بەرازیل گەینیتەوە ئەو قۆناغی کە پێشتر هەموو کاتێ بۆی چوە کەواتە بردنەوەی ئەم شەویشی بەرازیل بۆ کارلۆ ئەنشلۆتی کە بە دەستی بێنێت دەستکەوت نییە بۆ ئەرکەکەی کە لە بەرازیل داوەری گرتووە ڕاستە بۆ گەلی بەرازیل خۆشە لەبەری تۆ عقدەی مێژووی نەرویج تێپەڕێنی بەڵام وەکو ئەرکەکەت تۆ بەرازیل ئەگەێنیتەوە ئەو پێگەی خۆی لە دوای چارێکی کۆتایی ئەرکی تۆ دەست پێیەکە بۆیە ئەم شەو ئێمە کاژمێر 11 چاوەڕێی یاریکی گەورەین لە نێوان هەردوو هەڵبژاردەی بەرازیل و هەڵبژاردەی نەرویج وەکو خۆشتان دەزانن ئێستا نەرویجی ئێستا بە سەرکردایەتی سلۆڤاکن ئاستێکی بەرز پێشکەش دەکەن و خۆتانزان لە قۆناغی کۆمەڵەکانە نەرویج سەرکەوتنێکی گەوری بەسەر عراقدا تۆمار کرد و سەرکەوتنێکی گرنگی بەسەر سەنیگالدا تۆمار کرد لە یاری فەڕەنسا تەواو پشووی بە یاریزانەکانیدا هاتاوەکواتە یاری بەرامبەر بە کۆتدیڤوار یاری کۆتدیڤواری ژەتوانین بڵین بە کۆی گشتیەگەرن لە نەرویجا ڕیارستنی شمان تووشی پێکاراتەوە کە بەرگریکاری باڵی ڕاستە و بۆ میارێش لە بەرازیلە بێگومان بەوەی ئەو کارتە زەردەی کە وەری گرتووە لە هەڵبژاردەی بەرازیلیش ئەوە بە پێی پێگاتی تایبەت بێ بە کاسمیرۆ هەری یانی هێشتا ڕاگیرانی نەبوو بێ بەرحاڵ ئەوەی کە دیارە یاری ناکە ڕیارسن کە بەرگریکاری باڵی ڕاستە لە ڕیزی هەڵبژاردەی نەرویج کە بەشداری ناکە و بابەتەکە لێرە بەو جۆرەیە کە ئەگەرێک هەیە ئەم شەو نیمار لە سەرەتای جێمی دۆم بەشداریکە یان نیمار لە پێگاتی سەرەکی بەرازیل بەشداری بکات چونکە خۆتان زانین پێکانی پاکویتا هەیە بۆیە چاوەگان زۆر لەسەر بەرازیلن و سەرکەوتنی بەرازیلیش لە یاری ئەم شەوە شتێکی حتمیە کە دەبێت بەدەست پێ و هەرچێکە لەسەر تیپەکەی ئەنشلۆتی و بە هیچ ئەنجامی تر جگە لە سەرکەوتن قابلی قوبوڵکردن نیە لە هەڵبژاردەی سامبا ئەنجا لە ڕووداوە مۆندیالەکان بابەتێکی جیاوازمانێت تەمان خۆتان ئەزانن لە ماوەی ڕابردوو ئێمە بیستومانە کاتێ هەڵبژاردەیە چێ بۆ شوێنێک سەرپەرشتیاری تیمەکان پێشتر ئەچن کەشفێکی و شوێناکەن ئەگەر بیرتان بێ ئەڵمانیا لە مۆندیالی 2014 ئەزمموی جامێکی شوێرەکانیان کردبوو لە مۆندیالی 2014 چون چیان کرد چون دوورگەیەکی دووریان لە بەرازیلا گرت
بۆی دوور بێ لەو جەنجاڵی و لەو ژاوەژاوی لە بەرازیل هەیە ئەزمونێکی تاوی بەرازیلیان وەرگرتە بوو لەوەی کە چۆن ژیانکەن و ژیان نەکەن. ئەرژەنتین لە مۆندیالی 2022 لە کوی گشتی شوێنەکاندا ئێتر نازانم یا بوویانوی ئەتیفاقی خۆی بوو چی کوێی هەڵبژارد بوو جامیعەی قەتەری هەڵبژارد بوو بۆ شوێنی مانەوەی جیاواز لە هەر هەڵبژاردەیەکی دیکە هەڵبژاردەکانی دیکە دەتوانی پێیان بگەی بەڵام بە هیچ جۆرێک ئیلا تۆ بە ڕێگەیەکی تایبەت دەوتوانی بچیتە شوێنی مەشقی ئەرجەنتین لە مۆندیالی 2022 چونکە زۆر گرنگە تۆ بتانی خوێندنەوە بۆ کەشوای ئەو وڵاتە بۆ شوێنی ئامادەکاریتکەی کاتێک بەشداری پاڵاوانەتیەکەی لە مۆندیالی 2022 ئەرجەنتین بەو شێوەیە چۆن جامیعەی قەتەرەوانێ لە مۆندیالی 2014 ئەڵمانیا پاژە و ئەزمونەی لە 2013 کردبووی کەشوای بەرازیلی بە تەواوەتی وەرگرت بوو و دۆخی ژیانکردنی بەرازیلی وەرگرت بوو و بەپێی ئەو یاریگەیانەی کە یاریەکانی تێدا دەکا شوێنێکی زۆر زۆر تایبەتی گرت بوو بۆمانەوەی بۆیە هەمیشە ئەزمونکردن یاخود وەرگرتنی کەش و هەوا وەرگرتنی شوێنێکی تایبەت بۆمانەوە کاریگەریەکی زۆری دەبێت لەسەر هەڵبژاردەکان بەڵام بۆ کاتی خۆی ئەم شتە باوی نەبووە یاخود ئەم شتە زۆر نەبووە یعنی هەواڵەکان ئەو نەکوشن وردەکارەکان لە تۆپی پیا و نەقاڵ نەبوونەتوانێت چیمانەیە مۆندیالێکمان هەیە کە گرنگی بە جلەکان و گرنگی بە ئینسانەکان یعنی گرنگی بە جلوبەرگی ئینسانەکان زیاتر دراوەک لەوەی بەشداریکردنی مۆندیالەکە چییە بابەتەکە هەڵبژاردەی سکۆتلەندا کە لە هەڵبژاردەکانی سەر بە بەریتانیا هەڵبژاردەی سکۆتلەندا لە مۆندیالی ساڵی 1994 بەرامبەر بە یاخود بەشداری لە مۆندیالدا کرد پاڵەوانێتیەکە لە وڵاتی سویسرا ئەنجام درا کە لە وڵاتی سویسرا ئەنجام درایتر بەپێی کە شووا و خۆدانزان ئێتر بەپێی ئەو شتانێکە بۆ دوای جەنگی جیهانی دووەم بوو ئێتر تۆزێ خەڵک هەموو شتەکان تا خۆکەوێتوانێ و ژیان ڕێگە بێتوانێ زانیارەکان زۆر گەورە نەبوون یەکێتی تۆپی سکۆتلەندا پێیوا بوو وڵاتی سویسرا وڵاتێکی زۆر زۆر ساردە بۆیە کاتێک لە سکۆتلەنداوە خۆیان حازر کرد و هاتن بەشداریە مۆندیالیان کرد بە جلوبەرگی خوریەوە هاتن یعنی ئەو جلوبەرگەی کە لەبەریانە کرد بۆ کاتی یاریەکان جلوبەرگی خوری بوون بە جلوبەرگی خوریەوە بەشداری یاریەکانیانە کرد و بڕیاریاندا هەموو یاریەکانیان بە جلی خوریەوە ئەنجامدان بۆ لەبەری مەترسی سەرمایان لەسەر نەبێت لە کەشوایەکی گەرما یاریەکان بەڕێوەبن ئەی چی ڕوویدا سەر گرافیکی دواتر بزانین چی ڕوویدا ئەم خوێندنەوەی کەیکی تۆپی سکۆتلەندا کردی و بڕیاریدا بەم جۆرە بەشداری مۆندیالکە دەرەنجامەکەی چی بوو گرافیکی دواتر هەر سەبارەت بە سکۆتلەندا و بەشداری کردم کەچی کە هاتنە سویسرا شۆک بوون سریان کرد پلەی گەرمی لە سویسرا چل پلەی سیلیزیە یعنی شۆک بوون بەمە ئەمان بە جلوبەرگی خوری و وەکواتبێن بۆ قوتبەکان یاریان هات بێتن یاری بن کەچی ئەمان بە جلوبەرگی خوریواتون سێرەکەم پلەی گەرمی سویسراش چلە خۆ چییە هەر بۆ جلا نەشۆ یاریان کرد یاری یەکەم بەرامبەر بە نەم سادۆڕان یاری دووەم بەرامبەر بە ئۆرۆگوای 7 گۆڵیان لێکرا 7 گۆڵ لە هەڵبژاردەی سکۆتلەندا تۆمار کرا ڕووداوەکە چی بوو ڕووداوەکە بەڕەخنەیەکی زۆر کەوتن لەلایەن هاندەرانی وڵاتەکانیانەوە چکۆ سکۆتلەندا و کاتە تیپێکی خراپ نەبووە و تیپێکی باش بوون یعنی باشبوون بەمانای ئەوەی ناکە پاڵێورایی مۆندیال بوون نەخێر باشبوون لەوەی کە ئەم ئەنجامیان لێ بەسەرمێت تۆ دوو یاری بکەی 8 گۆڵ لێ تۆمار کرێ بە بێوی هیچ گۆڵێک تۆمار بکەی یاریزانانی سکۆتلەندا تەوزیحیان نابەگەلی وڵاتەکان باسییان لەوە کرد کە هەموو سەبەبی شکستەکە یاخود سەبەبی ئەم خراپیە ئەچێتی تۆپی سکۆتلەندا بۆ چونکە ئەوان پێیان وابووە لە جەمسەرەکانی باشوور یاریەکەن لە جەمسەری باشوور و باکوور یاریەکەن لە وڵاتانە یاریەکەن کە زۆر زۆر ساردە بۆیە ئەمان بەوجی لە خوریانەوە یاریان کردو کە کاریگەریی زۆر خراپیانە بۆ لە سەریاریکردن لە کاتێکدا کە چوونەتەوێ شۆک بوون پلەی گەرما چل پلە بووە بۆیە بەهۆی ئەو جلوبەرگەوانێ نانتوانی وەکو پێویست لە مۆندیالەکە بەشداری بکەن وەکو پێویست لە مۆندیالەکە ئاستی خۆیان پێشکەش بکەن بۆیە ئەم بابەتە پێی دەوتێ دەوەیە کە جلەکان لە یاریکردنەکان گرنگتر بووە و بەهۆی جلەکانەوانێ هەڵبژاردەی سکۆتلەندا تووشی شکستێکی زۆر زۆر خراپ داهات لە مۆندیالی ساڵی 1954 کە تێیدا هەڵبژاردەی ئەڵمانیا تێیدا بووە پاڵەوان لە مۆندیالەدا. هەچمە سەر بەشی کۆتایی بەرنامەکە کە قسەیەکی لەسەرکەین و سەبارەتە بە مەرکاتۆ وەکۆمی 6 پێم وتون و پێتان دەڵێمەوانێ
مێرکاتۆ بابەتێکی گرنگە و مێرکاتۆ خاڵێکی بەهێزە بۆ تیپەکان و بابەتێکی گرنگە لەوەی کە ئێمە ئیتر مۆندیال ئەوەندەی نەماوە کۆتایی بێت بە هەمووی ئێمە تقریبا 15 ڕۆژێکمان ماوە لە مۆندیال ئیتر لەو کاتە باس و خواسی ئێمە دەچێتەوە سەریانەکان و دەچێتەوە سەرەوەی کە تیپەکان چۆن خوان ئامادە دەکەن بۆ وەرزی نوێی خولەکان. بابەتی مێرکاتۆ گرنگە تەبعاً کە پەیوەندی باڵبژاردەکانی شەوەیە. دوای گرێبەستەکانی ئەم دوایی یانی ڕیال مەدرید بە ڕانەرایەتی جۆزێ مۆرینۆ لە تۆکمەکردنی پێگاتەکەی بەردەوامە. ڕیال مەدرید گرێبەستی دێنزڵ دۆمفریسی هۆڵندی لە ڕیزەکانی ئینتەر میلانەوە بۆ خۆی ڕاگەیاند کەواتە ئێستا ڕیال مەدرید گرێبەستەکانی خۆی بە تەواوەتی لە هێڵی بەرگری ئەنجامدا. کۆناتی، دۆمفریس، کۆکۆریا و دواتریش بەرناردۆ سیلوا ئەمەم چوار یاریزانن بە فەرمی گرێبەستیان لەگەڵ ڕیال مەدرید کردووە و جۆزێ مۆرینۆش بۆتە ڕانەری تیپەکە و باز لەوەش دەکرێت مێرکاتۆی ڕیال مەدرید هەر بەردەوامێ بێ و هەر بە گەورەی تیپەکە دەمێنێتەوە لەوەی گرێبەستی نوێ بکە و تەنانەت دەڵێ گرێبەستێکی دیکەش لە هێڵی بەرگری یاکە. نازانیتر ڕیال مەدرید بەنیازی چییە بەڵام بە شێوەیەکی زۆر بەهێز بەشداری مێرکاتۆی کردووە. 2 ساڵ مەوسم سفری گرنگ بۆ فلۆرنتینۆ پێرەس کە گلاکتیکۆسێکی تر دروست کاوشەوەی لە 2009 2001 و 2002 کردی. پاشەوەی ژولیان ناگلیسمان لە قۆناغی دومی مۆندیالی ماڵاوی کرد لە قۆناغی سیدو بەرامبەر بە پاراگوای ئەگەر چی ویستی بەردەوامیە بوو بەڵام دواتر بەڕاوێژ لەگەڵ یەکی تۆپی ئەڵمانیا ڕێکەوتن لەوەی کە دەست لە کار کێشانەوە پێشکەش بکات و یەکی تۆپی ئەڵمانیاش دەست لە کار کێشانەوەکەی قوبوڵ کرد و ناگلیسمان لە پۆستی ڕانەرایەتی ئەڵمانیا نەما بۆ سەبارەت دەنگۆکان زیاد بوون لەسەرەوەی کە کلۆب دەبێت بە ڕانەری ئەڵمانیا و لێدوانەکان جیاوازن. کلۆب دەڵێ من 2 ساڵ پێش ئێستا وتم موزەم نەماوە بۆ کارکردن بەڵام ئێستا ناڵێ موزەم نەماوە بۆ کارکردن و چاوەڕێ دەکەم ئەگەر شتێکی گونجاو هەبێ ڕەنگە بەدەمیەوە بچم و بە تایبەتی ئەم لێدوانی کلۆپی ژاماژەیەکی بەهێزە بۆی کە ئەشی تۆپی ئەڵمانی چوونەتە پێشەوە لە یۆرگن کلۆپ و داوای لێکردووە کە پۆستی ڕانەرایەتی هەڵبژاردنی مانشافت بگرێتە دەست و دەژوترێت کلۆب ڕەزامەندی سەرەتایی نیشان ناوە لەوەی کە پۆستی ڕانەرایەتی ئەڵمانیا وەربگرێت بۆیە دەبێت ئێمە چاوەڕێ بین بۆ کلۆب وەکو یەکێک لە بژاردەکان بۆ ڕانەرایەتی ئەڵمانیا پاڵەوراوە. یانە یۆڤانتۆس داواکاریی زۆر لەسەر بریمەری بەرازیلی بەرگریکاری تیپەکەەوە کێبرن تۆرام یاریزانی ناوەندی فەڕەنسی تیپەکەی هەیە بەڵام بۆ هەر یاریزانێکیان و دەستبەرداربوون لێی داوای 50 ملیۆن یۆرۆ دەکات کە ئەمەش نرخێکی بەرزە. قورسە هیچ یانەیەک هەبێ ینی بریمەر 50 ملیۆنی پێبا و کیبرینیش 50 ملیۆنی پێبا بێگومان دەبێت لەو نرخە بێتە خوارەوە. ئارسنال تەمان ئەرسنال بەتەمایە دوای مۆندیال خۆی نوێ بکاتەوە بەڵام ئێستا بڕیاری داوە لەو یاریزانەی کە دەیانەوێت دەستبەرداری بێت. لیاندرۆ ترۆسارد یەکێکە لەو یاریزانەی کە خراوەتە بازاری فرۆشتنی یانەکەوانێ و ینی بەشکتاژ ئێستا داواکاریی زۆری لەسەرەوەی کە ترۆسار باتە ڕیزەکانی و ئارسنال داوای 7 ملیۆن پاوەند دەکات تاوای بەشێکی فەرمی دەستبەرداری ترۆسار بێ بۆیانی بەشکتاش ویانی مانچستەر سیتیش سەبارەت بە ڕۆبن دیاش و ئەو داوانی کە پێشکەشی کراوە ڕایگەاندووە کە بە هیچ شێوەیەک ئامادەنین دەستبەرداری ڕۆبن دیاشی بەرگریکاریان بن و ڕۆبن دیاش لەگەڵ سیتی و لەگەڵ تیپەکەی ئێنزۆ مارێسکا بەردەوامی دەبێت لە یانەکە. ئەم شەو گفتوگۆی دەرەوە یاریگە کاژمێر دە پێش یاری نێوان نەرویج و بەرازیل پێشکەش دانەکرێت بۆ ئاگاداری هەموو لایەک و هەروەها یاریەکانی ئەم شەویش مۆندیالیش وەکو پێم وتن 2 یاری تایبەتمەندن. کاژمێر 11 هەڵبژاردەی بەرازیل بۆ شکاندنی عقدە مێژوویەکەی بەرامبەر بە نەرویج ڕوبەڕووی هەڵبژاردەیە دەبێتەوە و لە کاژمێر 3 بەرە بەیان لە یاریگایەکی زیاتر لە 2000 متر بەرز لە ڕووی ئاستی دەریاوە هەڵبژاردەی مەکسیکی میوانداری یەکێک لە میواندارەکانی پاڵاوەندەکە کە تاوەکو ئێستا گەیشتۆتە قۆناغی 16 مۆندیالی هیچ گۆڵێکی لەسەر تۆمار نەکراوە ڕوبەڕووی هەڵبژاردەی ئینگلتەرا دەبێتەوە کە ئینگلتەرا وەکو یەکێک لە پاڵێوراوە بەهێزەکانی بردنەوەی نازناوی مۆندیال ناوی دێنرێت و یەکێکە لەو هەڵبژاردانەشی کە چاوی زۆری لەسرە پاژە و ئاستەخراپی بەرامبەر بە کۆنگۆ نیشانیدا کاردانەوەی هەبێت و بتوانێت بەرپەستی مەکسیک تێپەڕێنێ و خۆشتان نەزان لە قۆناغی چارێکی کۆتایی براوەی بەرازیل و نەرویج بەرامبەر بە براوەی ئینگلتەرا و مەکسیک یاری دەکات. مۆندیال شۆم پێشکەشکردن تا سبەی کاژمێر 4 پێتانەگەمەوە خواتان لەگەڵ.